بەناوی خی گەورەی مهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خی پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارش لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامە ئاوادان بێ بە خسمەتەوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان ئەمجاران ڕوومان کردوتەوە دیسان بۆ ناوچەی چارباژێر. شارباژێر شوێنێکی زۆر فراوانە واتە بەشی ئەوواگا کە زوو سەر بە شارباژێر ڕابکەینەوە و سەرێک لە گوندەکانی شارباژێر بین. ئەم جارە هاتوینە بناری گمۆ لەوێ دەیەکێ بە ناوی گۆرانگە. گۆرانگە دەیەکی با بڵێن وەکو سنوور پێگوترەیەکێک لە گوندەکانی شارباژێر، بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحەی باسنێ و با بڵێن ناوچەی سیوەیلە. بۆ خۆی وا هەڵکەوتووە ئەم دێوی گمۆ ئەکاتە شارباژێر ئەو دیشی مەتیقەی سیوەیلەکە هەمووی هەر ناوچەی شارباژێرە، بەڵام ناوچەکە ئاوا ناسراوە. واتە ئێستا گۆرانگە بۆ خۆی یەکێکە لە گوندەکانی شارباژێر، بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی باسنەیە. بۆ هیوای ئینشاڵڵا کە بەرنامەی ئەمجارەمان لە گوندی گۆرانگە بەرنمەیەک بێ بەدڵی ئەوی خۆشەویست بێ، دڵنیاشتانەکەمەوە لەوەی کە چاو دڵتان بە دیمانەکانی گوندی گۆرانگە ڕۆشن نەبێتەوە. فەرمونون با پێکەوە ئەمڕۆ لە گۆرانگە بین. السلام عليكم. نعم بخير. شلونك؟ شكون باشي؟ بخير باشي. وزن شلونك؟ شكون باشي؟ بخيريتوا. تو بيوم بلسا حيوانەکان بۆ کوێ بی؟ بۆ کوێستانی. ئەو سەرێ وەنیا ئێستا زیاتر پوشە خۆنیا گەڵا. ئەو تۆراستم بێ گەڵام و دارم و پوشەیە خۆن و ئاوە. باشە. ئەی ئاودان لەکوێ ئاویانە دەی؟ ئاویشی لێیە. ئاویشی لێیە؟ بەڵێ. باشە. ئێستا تۆ پێم بڵێ مەڕ ئاوسا قسرە شیری تایە چی؟ وڵا قسرە و ئاوسە و بەس زۆر گران. ئاوا. بەڵێ. باشە. مەڕی ئەم مەنتیقەیە عادەتەن کێزێ؟ وڵا مەڕ کاتی بۆ نییە. کاتی بۆ نییە. ناموو کاتی جیازێ. ئەی بزن. وڵا بزن لە دەوری بەهاریە. بهێنم بینی نێریم بینی تیانە بەس بەرانم نەبینی. وڵا دوسێ بەرانیان تیان. بەرانیشی تیانە. بەڵێ. باشە. ئەوەتت گەڵانە دەبێ وەنیا؟ بەڵێ. ئەی دوایی لە چیلکە شتەکانی سواداکەن دوایی بۆ هێنانەوەی بۆ کوڕ خۆ خەڵقی لێنە وندی لێ نەماوە کەسیتکان بێنەوە. لە لەوەڕێ ئەمساڵ ڕازین؟ کوڕ لەوانێ پیا دەرناچێتیە. والله. باشە. زۆر دوورەکەونەوە حیوانەکان؟ وڵا ڕم و سەرەوە بۆ پژمەڵ کەوینانەوە. ئەی باشە نانێنیتەوە گەر شیری تیا بە بیدۆشن شتێک. نەوەڵا بانیانێ دێشن خۆ بەشەوە لە ماڵەوە. بەشەو لە بەڵێ. خۆهینی نادەنێ ئێستا ئالی کوشتی نادەنێ. ناهێوێت تازستانی. ینی ئێستا تێرە خوا بە کوردی. بەڵێ. وڵا بارمەتی من مڕگا ئەچێتا و ئەچێتا ڕزێوە. فەرموو. ئەخوا بەخێر. سەلامەت بیا سەر. سلام علیکم دای. سلام سر چاو قربان. چۆنی باسی بەخێر دەکەم داجان باشش کرد باسی خۆش بیاخوا پێشتر وازانم مانگاکە دۆشی بەڵێ ئارە وڵا دۆشتی ومات دەست خۆش بێ هەندێک زۆرینەی جار مانگا لە ژوورەوە دۆشن بۆ
والله دستان و سەرمایە ئاهی زستانە خۆ هاوینان ژنایەن نەدەرەوە هەر لەوێ دۆشن نەوەڵا هاوینان چە لە دەرۆی دۆشن جا دوای هێنی نەدەرێ باشە بۆ دۆشین شوێنەکە تاریک بێ مانگاکە ئارامتر ناکبێ خۆشسا نامە بەسم بۆ مانگاکە هەست بە ئارامی زیاتر ناکە بەڵێ بەرەوەڵا باشە دادا زەکیە سەلام عەلیکوم عليك السلام يا أخوة بخير بي خوا قوتی شت بە بخير بي يا أخوة تۆ پێم بڵ ئەم تەنورە لە بەیانی سەعات چەندەوە داگیرسانەوە والله لساعات الششة سەعات 6 دار زۆر تێکردو بلي تەنورەکە ئەبێ جواندام بمرێ ئەنجا کولێرە شتی پێ بکەن أنا والله ئەمە داری چی تێکرد بوو تۆ فڵ دار بەڕووە دارگوێزە دار بروة بلي دار بەڕوو پشکۆکانی بلي دار برو باشا بو التنور تۆ پێم بڵێ تۆ بەدایمی لە دەیەکە ئەمێنیتەوە زستان و هاوین و پاییز و بەهار و ئەوانە بلي بلي زیاتر بەچیوە سەرقاڵن ئێوە لێرە وەکو ئافرەت هەڵێن والله وكو أفرد هر بيشي ماله ويتر أجل مان هي لماله بخيوية كين بابزانم چیت هەیە ئاژەڵ والله مانگا ومريشكو مانگە هەر بەشی خۆتان و سپایەکە ئەوانە حیوانی وردو ئەوانەتان نییە نا والله هر بشي خومان تۆ پێم لە هەموو ڕۆژەیە بێ کە هەستای کولێرە بکەیت والله بدك من بلي ینی ئەی چۆنە ئەمڕۆ هینتان کردووە زۆربەی جار بە جمعانە میوانماندێ کولێراکەین تۆ پێم بڵێ تەنورەکە خۆت داناوە بەڵێ نانی پێیەکە یا هەر کولێرە بەڵێ نانیش پێەکەین باشە بە پێی هینەکە بێ نانەکان درێژ بن وایە بەڵێ بەڵێ ئەرەوەڵە مای درێژت هەیە بەڵێ ئەم کولێرەی کە ئێستا تۆیکەی ئەم کولێرەی ئاویە پەنجەیە چییە ئەمە کولێری ئاویە بەڵێ ئەوی کە پێڵم پەنجەش چێژمە بەسییان چییە هەر ئەم کولێرە ئاویەیە بەڵێ بەڵێ بە ئەو پێوەیەی و پەنجەی کێشی ئەم دارێکە کولێرەکەی پێەکەیتەوە ناوەوە چی پێڵن دارە ئەم کۆڵەوەش کۆڵەوەش جاران هەر تەنورەکان پێک تێک وەرەدا ئێستا کولێرەکەشی پێ برژێ بەڵێ بەڵێ ئەرەوەڵا کۆڵەوەش هەر بۆ کولێرە بەکارێن یا بۆ نانیش بەکاری بۆ نانیش بەکارێنین بەڵێ ئەی لێرە هەفتەی چەند جارنانەکەی والله مانگی جارێک بەڵێ هەر کەسە فێری ئەم نانی تەنورە ببێ نانی پارامێز و ئەوانەی بۆ خوێن بەخواکەم بەڵێ دەست خۆش بێت بابزانم دادا سەلام عەلیکوم سلام و سەرچاو بەخێر بێ یاخوا تۆ پێم بڵێ دادەزەکەی چیتە دادەزەکەی خوشکی بچووکمە خۆشکی بچوو بەڵێ بابزانم تۆش میوانی لێرەیە خاوەن ماڵی وەڵام من میوانی ئەو خوشکەمم باشە کەواتە هەرە بیتە خاوەن ماڵ ئەلحەمدوللا فەرقمان نییە زۆر تێکەڵیمان هەیە بەیەکەوە الحەمدوللا بابزانم ساڵی چەند جارێتەوە بۆ ئێرە وڵی ساڵ هەیە سێ جاریەم ساڵ هەیە یەک جاریەم ئێستا ئەم ساڵ یەکەم جارمە تەمان کەم بێ باشتریا وڵی وەکو یەکگوایە فەرقی نییە هەر وەکو جاری وایە ئەگەر کەم بێ لەوانێ ئینسان خۆشەویستتر بێ وڵا هەر عینە حسابە یەک جار بێم و دە جار بێم وەکو یەکە باشە تۆ ئەم بەیانە ئایدی تیرۆک و پانکردنەوە و کردنەوەی بەڵێ بەڵێ ئەرەوەڵا تۆ بازانم سەر و سەودا چۆنە لەگەڵ نانکردون و کولێرە و ئەو وڵی من هەتا فقراتی ملمە ئێساوە سێ چوار ساڵە ناتوانم نان و کولێرە وشت بکەم مینا پێشتر هەر خۆم نانی تیری مەکرد کولێرە مەکرد دایمەن لە هەموو لاج گەڕێکە بووین لە سلێمانیش تەنورمان هەبوو ئاو کولێرەمانە کرد مەبەستمەوە لە سلێمانی و لە شارەکانیش هەیە مەسەن لە سەربان دایانێ و وەرەکو ناتوانم من چۆی فقراتی ملمە دکتۆر لێ نابێ زۆر خۆی هیلاکەی ئێستا تۆ پێم بڵێ تۆ هەویرەکە و شێلاوە یا دادا وا خوشکەکەم شێلاوێتی هەویری کولێرە و نان فەرقی هەیە بەڵێ فەرقەکان چییە فەرقەکان ئەوەی هەویری کولێرە بێت تۆزێت تونگتر بێ و جا خومرە یان سۆدەی تێکی بۆی هەڵبێت کولێرەکەی جوانتر و ناسکتر بێ ئینان هیچی ناوێتەیەکەی هەر خوێکەیە یا ڕشکە و شمڵیت یەکەی تو تاڵ هەیە لە کاتی شێلانە
بڕۆن و ئەوانە بەکارێنێ لە کاتی شەلانەوە بۆ مەگەر بۆ کولیچا ئینا بەخوا بۆ کولێرە زەرور نییە ئەوە ناسکی ناکاتەوە زیاتر. وڵ هەیە شیری تێکە هەیە هەلکەی تێکە تۆ چەند پێت خۆشە کە لە شارەوە دەی لانێکم ئەو ڕۆژەی کە لێرەی وەکو لادەیە ینی تەسەڕوفکەی وەکو لادەیە هەڵسوکە بکەیت دڵمان پێی خۆشە تۆ سەری سەرتەنور بانێکی وەکو ئێرە بکە بن هەڵاشەکەی هەمووی ڕەش و چەند جوانە سروشتێکی جوانە جێگەیدا و باو باپیرانمانە دڵمان پێی خۆشە باشە با پرسیارێکی کە بکەم چەندێک ئەو ڕۆژانەی کە لێرەی تەندروست باشترە وەڵی هەر هەست بە هیچ هیلاکێک ناکەی هەر مرتاحی زۆر هەست بە ئازار سیرەکەی ئەم هەموو دیمەنە جوان و جیاوازا بینی دڵ پێی خۆشەوە ئارە وەڵا تەبعاً دێخوای گەورە سەلامەتان لەشی ئێوەش ساق بێ و سەلامەت بن و سواز بە خێر بن یاخواست چۆنن باشن لە کوێ بۆستم منیش با بێمە ئێرەوە باشە بەیەکەوە بڵین ئاوەدان بێ گۆرانگە باشە بەیەکەوە بەس بەیەک جار ئاوەدان بێ گۆرانگە باش گۆرانگە یەک دوو سێ ئاوەدان بێ گۆرانگە ئافرین 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 بابزانم تۆ ناو چییە؟ من هەنەر 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 قەت پیان وتووی چاو زۆر جوانە ئەرۆڵا زۆر پیان وتووی ئەرۆڵا زۆر بکەس دێڵە بە ئێستا خەڵکێک دێڵە بەمە ئەمەلیاتە پێ چێمان بگۆڕینەوە چاومان بگۆڕینەوە من زۆر جار لەگەڵ مناڵەکانە سوعبەتی واکەم فعلەن چاو جوانە بابزانم هەنار تۆ چووی بۆ مەکتەب بەڵێ لە پۆلی چەنی دەرچم بۆ سێ باشە تۆ پێت خۆشە کە خەڵکی گۆرانگەیت بەڵێ ئێرە خۆشە بەلاتەوە بەڵێ چی شتێکی ئێرە جوانە بەلاتەوە هەمووی جوانە هەمووی بەڵێ خر بزانم درەختەکان بەردەکان چەمەکان چوزان کانیاوەکان چی جوانە مەڵا هەمووی جوانە هەمووی جوانە زۆر باشە دەست خۆش بابزانم ئەم کچە جوانە تۆ ناوچیە هەسنا هەسنام هەسنا هەسنام باشە بابزانم تۆ گۆرانگە و پێ خۆشە ئەرۆڵا چی بەلاتەوە زۆر جوان و زۆر خۆشە وەڵا هەمووی خۆش و جوانە باشە ئەی تۆ پێم بڵێ تۆ ماڵتان لێرە یا لە شارە وەڵام مامان لە شار و لێرەش ئەو کاتێک کەیتەوە بۆ ئێرە چیەکەی ڕۆژانە بە چیەوە سەرقاڵەبی چۆن کاتەکانت بەسەرە بێی وەڵی تر هاوڕەم هەیە بێکەوەش ماڵ یەکتی و بێکۆدایان نیشن و قسە و شتێک ئەی هیچ شتێکی لادیانە ئێوە ناکەن بەرۆڵایان کەم کەم ئەرۆڵارە بێرمەتی باکشمان بێت بە قسەیان بکەین و ترەتیانش بیان دەینێ و ئیتر کە ئیشانە بێ و ئافرین بۆ تۆ ئافرین ئەی بازام ئەم کچە جوانە ناوی چییە؟ هێلین هێلین چۆنی باشن باشی بەڵێ کەی هەستای لە خەو تۆزەکە بێ تۆزێکە بێ زۆر خەوتی لەکوێ خەوتی لە ژوورەوە خەوتیا لە دەرەوە زوودەوە ژوورەوە مێشولە نەی خواردی مێشولەی لێ نییە بەس لە دەرەوە مێشولە هەیە ئافرین بۆ تۆ هەدی سەری کامێرەکەکە سەری کامێرەکەکە ئاوایەک بۆ بینەرام کە ئافرین ئافرین بۆ تۆ با بچمە لای کوڕەکانیش باشە ئادێ وەرن با دانیشین اینجا باشە بەزەم تۆ ناو چییە؟ ئەحمەد ئەحمەد تۆ چی ئیشێگەکەی لێرە؟ وەڵا ئیشی ئاواهی بلۆکدانێ و ئاواهی یعنی وەستای نا ئەی ئاواهی عەرەبانە عەرەبانە بەی بۆ باوکت وایە؟ ئافرین ئەی بابزانم چوویتە مەکتەب؟ ئەرۆڵا لە پۆلی چەنی؟ چوارم لە چواری؟ بەڵێ ئەحمەد زیرەکی قسەی خۆمان بێ بە هێواشی پێم بڵە زیرەکیە وەڵا زیرەکەم زیرەکی؟ ئێ باش زۆر باشە ئەی بابزانم سارۆ تۆ چۆنی؟ وەڵا باشم سارۆ هەستەکەم مێشولە زۆر بەتوانەوە یاوە بۆ؟ ئەرۆڵا بەخوا حەزیان لە گۆشت و لە خوێنی توێ وایە؟ ئەرۆڵا باشە سارۆ ئەمە ئەی دەست بەچی وە ڕەش بووە؟ وەڵا بە گوێز گوێزە زۆر خواردووە؟ ئەرۆڵا ئێستا وەختی فەریکە گوێزەوە گوێزی تەڕ وایە؟ ئەرۆڵا باشە سارە تۆ چیەکەی لێرە لە گۆرانگە؟ وەڵا ئیش لەگەڵ باوکمان ناکەی باشە ماوەیەکی تر وەختی گوێستەکانی ئەتوانی گوێز بتەچێنی؟ نەوەڵا خۆ ناسمێ بەس ئەتوانی کۆیکەیتەوە وایە؟ ئەرۆڵا زۆر باشە ئەی بابزانم ئەم پیاوە ناوی چییە؟ ئەنەس کاکە ئەنەس تۆ بەزانم گۆرانگە و پێ خۆشە؟ ئەرۆڵا زوو زوویە بۆ گۆرانگای هەر ماڵتان لێرەیە؟
ئەوڵا زوو دێ زوو دێن ئەرەوەڵا ئێرەتان پێ خۆشە ئەرەوەڵا ئافرین بۆ ئێوە ئافرین ئێوە مناڵی زۆر عاقڵ و ژیرن دەستان خۆش بێ و سوپاستانەکەین باجی نێرگز تەمانە بێ پێڵاوەکانیشم دانم نانا بە پێڵاوە نایم بە پێڵاوە نایم بەخوا بە پێڵاوە نابێ سەلام عەلەیکوم باجی دانیشە ڕەحمەتی خوا لێبێ باشی شکر وەزن چۆنە لەخوا بە زیابێ باشین سپاس بۆخوا ئەمە چی ئەمە ماشە سپێ ماشە سپی بەڵێ باشە ئەمە وشکێکی وانە بەڵێ باشە بەراوتان هەیە لەخوا بە زیابێ باشە تۆ پێم بڵێ جگە لە ماشە سپی چی تریش هەیە وشکیکەی تەماتە بامێ باینجان ئەوشتانە هەمووی هەڵەگرم شتێکین زۆر باشە تۆ پێم بڵە بزەم تەماتە چۆن وشکەکرێ تەماتە قاشەکەین لەسەر نانەشانە دایانین و شتێکین ینی دوولەتەکەی بەزوازام خوێشێ وایە تۆ زەخوێ پیاکەین جایتی دوای ئەتوانی کەەوەشە بوو بیکوتی و بیخە مجەمیدە و سەلاجی هەڵێگری بۆ هیچی لێنێ باشە جاران نانەکردە توورەکەەوە با ئێستا شت وەک جاران نەماوە ئەوە بەس زۆر جوانە ئەگەر تۆ لەتکە تەماتەکە وردی نەکەی تورەکەی خام هەبێ کۆمەڵە تورەکە هەڵواسی وەڵی زیینەتی تەواو نابێت وەڵا ئێستا نەماوە کورە خەڵک ئێستا ئاسانکاری کرەوە خەدە مجەمیدەوە ئێستا بامێگەی ئەو هەڵەگرێ بەتەڕی مامراییم سەلام عەلەیکوم سلام بەڕەحمەتوڵا بەخێر بێ سەرچاوم بۆ کەناڵەکەتان زۆر بەخێر بێ سەرچاوم بۆ کەناڵەکەتان زۆر بەخێر بێن پێ خۆشحاڵم سوپاس دەکەین مامبرایم ئەزانی چی تۆ شتێکمان بۆ بکە تۆ حەزمان لە ڕابردوو ئاوە ڕابردوومان وەکو فلیمێک تۆزێ ئاوە بۆ باسکە ئەها ئێستا ئێرە ئێوە شوێنێکی کوێستانین شوێنەکەتان سەختە ئێوە ئەو وەختی خۆی ئەو بەروبوومەی کە هەتان بووە ڕەنگە جادەوەکو ئێستا نەبوو بێ بە ئەمووی بە وڵاخە بەرزە و ئەوانە ئەبووە بیگوازنەوە ئەبووە کاروانی بکەن ڕەنگە لێرە ترێتان بردبێ بۆ چوزانم مێوشتان بردبێ تووتنتان بردبێ بۆ شارەکان ژیانی ڕابردوو ینی چۆن بۆ ئاو بۆمان باس بەڵێ بەسەر چاو کاتی خۆی کە من بەبیری مێ ئەم گوندەیەمە 5 ماڵ بوو لەگەت دەوڵەتدار و فەلاحەتی و توتن خەریک بووین سارا تاوەکو قەڵاچوالان و واژۆ ئەوان هات هەڵان لێرە کولی ماڵی بڵێن ماڵی حاج محەممەدێکە ماڵ بوو دەوڵەمەند بوون 12 کوڕی بخوانەی بڕێ ئێتر لێرەوە بوو بە وەڵاخ و بە گوێرێژ و بە ئێسێر بچێ بۆ واژۆ سوورە خەڵات ئەوەی کە دەتان بر بە وڵاخە بەرزە بە تایبەتی ئێستر هەبوو چوزانم ئەسب هەبوو بارگیر هەبوو چیتان بەوان نابرد وڵا زیاتر ئێرە لەگەڵ قۆخ و هەرمێناسکە خەری بوو قۆخ هەرمێناسکە بابزانم ئێوە ڕێزی دێمتان هەیە ڕێزی دێممان زۆر بوو بەڵێ هەرەوەڵا ڕێزی دێمان زۆر بوو هەمووی وەران بوو لە ماخریە هەرەوەڵا هەمووی وەران بوو هەر باسی ڕابردووەکەین ماشەڵڵا ئەو کاتە ڕسق زۆر بوو جاری وا بوو لەسەر ڕزەکە قمێکیان دانا و دەستیان نەکرد بە گوشین و دەستیان نەکرد بە دۆشاو کرد بەڵێ هەبوو لە هەمووی هەبوو ئێمە بخۆمان باخێکمان بوو لێرە کە پێڵێن قۆخاڵی باوکم بوو هەموو ساڵێ زیاتر لە 300 سندوقیدار هەبوو هەرمەیتیا بوو زۆر دەرەجەیە بووی بر بۆ بەغا بە ناوبانگ و لە بەغا باسی ئەو بەخانەکرد ئەوەندە مهم بوو ئەو سنووقە دارەتان چۆن داگرت و چۆن سەرەکەتان کرد بە بزمار سەرێکەکە کەفتەکە بە بزمار بوو ئەبوو بڕوا بۆ واژان بۆ مۆکەبە دوایی وازان بوو بە سنووقی پلاستیک و ئەوان پلاستیک و ئەمانە و سارە هات ئێتر بەقاڵا لێرە لیانەکڕین تووتنەکە خەڵگات لێکردن زیاتر لە چنگنیانە پێک و حەمە چنگنیانی وانەوان توونەکانەکڕی ئەو جەماعەتە من برای مەزانی چی جاران لە لادێ یعنی شتی زۆر کەمی شاریان پێویست بوو ئەگەر قاپە نەوتێک شتێکیان بێ نایە بۆ سۆبایەک یا بۆ چرایە بۆ چرا و لامپاکەی بۆ فانۆس و لامپاکەی گەنا هیچ هەموو هەنی دەیەکە بەشتی خۆیەژی بە هەموو بەشی خۆمان هەربێمان هەڵەگەر هەتا ئەگرینەوەست مێوژمان نەبوو دۆشاومان نەبوو مریشکمان بوو ماڵویا بوو دوو تەنەکە ڕۆنی خۆیە کرد حیوانی زۆر بوو مانگای بوو شتی زۆر بوو چەشەوی ئەوان نەبوو یەک دەنێک خەمی خواردنمان نەبوو ئاردی خۆمان بووە بۆ ئەشە لێمانەکرد ئەرمان ناکرد هیچمان ناکرێت ئللا شەکر و شامان نەکرد هیچکەمان ناکرێت ینی بەشی ئەوە گوندەکە زەوی و زار هەبوو کە وشکەدانی لێ بکەن زۆر گەنممانەکرد جۆمانەکرد نیسک و نۆکمانەکرد هەموو شتێکمانەکرد زۆر ماکە لە سەڵاتی بوو 20 فەدە 30 فەدە توتنمان بووە ئاوەدان بێ گۆرانگە
تەمان لە گوندی گۆرانگای ئێستا لە ئاشی گوندی گۆرانگەین وایە تۆزە باسی مێژووی ئەم ئاشم بۆ بکە بزانم ئەم ئاشە تۆ ئێستا ناکە ئێستا تعمیر کراوەوە تازە کراوەوە باسی قەدیمم بۆ بکە بزانم بە بیری تۆ بەیان بۆیان جێڕابیتەوە ئەم ئاشە لەکەیەوە هەیە و ئەوانەشی کە وەختی خۆی خاوەنی ئاشەکە بوون ئاشیان لێ کردووە ئەگەر هەندێک ناوم پێ بڵێ وڵا ئەم ئاشە لە تۆ من بە فکری مێ ماشار هەبووە هەر هەبووە من پشکۆلە بوون کە هاتووم ئەم ئاشە باوکم و مامڕسوولی ڕەحمەتی ئەم ئاشە لێرە باراشان ئاهاڕی ئەجا بۆ خۆیان دام حەزیان هیواتیان دەرتاشی بوو دامیان پەڕیانە تاشی یان بستانە تاشی یا ئەوانە تاشی یا چقەنا دروست دەکرد خەرجی ئەم شتانە بوون مەشغوڵ بوون دایان مەشغوڵ بوون وتم ئاشەکە قەدیمە تۆ ینی بووە بەبیری منە ماشاریشی کردۆ بووە باشە کەواتە ئاوی گوندی گۆرانگە ئەوە نەهەبووە کە ئاشێکی ئاوی پێ هەڵسوڕێوانە ئەو سەردەمانە ئاو زۆر بوو بەقی ئێستا هەموو باخ و باخاتە نەکرا بوو ئێستاکەە حەت تەماشاکە گۆرانگە دوای جوزیکراوە بە باخ جەبقی ئەو کاتەش ناباری ئەمە ساڵی وا بە مانجی 4 و 5 خۆ ئەو کاتەی سارە نەبوو هەتا مانجی 4 و 5 دەروێنی جوانەکە چون کوێستانی سەر بەفیان دێنایەوە بۆ نیوەڕوو بە ماستاوەکەی زۆر باشە تۆ کەواتە مادەم بە فکرت دێ بە مناڵی با بزانم ئاشت لێ کردووە لێرە یارمەتی باوکت و ئەوانت داوە ئاشەکە چۆن ئیشی کردووە هەر بۆ گوندی گۆرانگە بووە گوندەکانی دەوروبەریش هاتوون شێوازی ئاش لێکردن چۆن بووە سەردەمی من ئەو کاتە من پچوو بوو من بەشداریم نەکردووە من پچوو بووم بەس ئاش لێکردنەکە چۆن بوو ئەو کاتە خەڵک لەو دیاتانەوە باراشیەنە لێرە ئاناڕی بە مزە بوو مزە بڵێن تەنەکەیە گەنم بڵوچێکیان دەگرە بڵوچەکە تقریبان چیلۆیەکە بوو چیلۆیەکە بوو لێوە کەندووەماندا نابوو کەندویاندا نابوو لێرە گەرمەکە وەریانە گەر ئاکدە کەندوەکانەوە دوایی کە بوو بە مەبلەغێکی تۆزە ئاوە زۆر دوایە هاتن ئاهاڕی و ئێمە دوو بنەماڵە بووین بەشمانەکرد وەگێک ئاردەکەمانەکە بەدوولێت ئاوایی بوو هەرم ئاشەی تیا بوو یاخود ئاشی تریشی تیا لێرە هەر ماشی تیا بووە هەرە ماشی تیا بووە بە دوانە هەر ئەو دوانە ئاژوەستا بوون و زیرە بوون ئەوش بە زۆری مامڕسوولی ڕەحمەتی زیرە بوو لە ئاشەکە باوکم زۆر لێ نەزانیوە مامڕسوو سەرپەرشتی کردۆ خۆعافیگە باشە ئاشەکە بە ناوی چیەوە بووە ناوی هە بە ناوی گوندەکەەوە بۆ بە ناوی خەڵک بە ناوی ئاشی حەجم حەمە و مامڕسوولەوە بوو بە ناوی دوانەوە بوو با بزانم تۆ چت بە فکر دێ سەبارەت بە ئاشەکە ناوی ئاشەکە یان ئاوی ئاشەکە ئەم دوو پیاوە کاتی خۆی دوو پیاوی قەدیمە زیرەک بوون مامڕسوول کە باوشی بنە و حاجی محەممەد باوکی کە عەبدوڵایە ئەم ئاشان بنیاد ناوە ئەو کاتەی کوڕوشتی ئەوانەوە هێنیان نەبوو بە زۆری بە عایلەکە بە دایکم و ئەوان بەردووشتیان هێناوە و ئاشەکان هێناوە تۆ سەر ئیشیان پێ کردو و باراشیان پێ هاڕیەوە و خەڵق لەم دیاتانەوەوانێ لە کوڕداوی و کونجرین و ئەم دیاتانە دەوروبەری خۆمان هەمووی هینیان هێناوە باراشیان هێناوە بەڵێ لێرە بوان هاڕێون و بوان بارکردون و ئاوەکە زۆر بووە لە چەمەکە بوان پەڕاندوونەوانێ و ئیتر بەڕاستی ئەو بۆ سەردەمە زۆر بوو ئێستا ئەوەی کە من لەسەری دانیشتوم بەرداشتەکەیە ئەم پێم خۆشە من بۆ خۆم تۆزە دوورەکەمەوە ئێوە دوایی جار با پێشەوەی بڕۆم بە ئەمانە لێ بپرسم بزانم ئەمە چییە؟ ئەمە پێڵە گردەڵە کاتێکە تێ بەردەکە داگری بەڵێ ئەو بیرازکردنیش مهمە بیرازکردنیش ئەساسە ئەمە خێتە بینی هەردوو بەردەکەەوە وردە وردای هێنێ دواوانێ بە بەردەکەوانێ و ئاوەریە جێڕێوانێ و بیرازیەکەی ئەوە ئەوەیە ئەمەیان زۆر لە تەلەڤیزۆن ئەجێوانێ بستە و تەوەرە ئەمە تەوەرەیە ئەمە لەکوێیە لە ناوەڕاستی ئەو بەردایە کە جەنابەت لەسەری دانیشتوو بەڵێ ئەمەی چییە؟ ئەم بستەیە لە خوارەوە ئاسنە لەناو ئەو دوو بەردایە بەش کاتێکە بیجێڕێ بێ ئەمە بەردی سەرێ ئیتر ئەی خولێنێتەوانێ ئەمە دارەی زۆر قایمە باوەڕم بێ بکە ڕەنگە نەخێر بەڕوارە بەڕوار و مازوارە ئەو دوودارە نەبێ هیچ خۆی تەحملی ناکە مامۆستا زەختی زۆر لەسەر ئەو بەردەیە خولێنێتەوانێ بە ئاوەکە و بە ئەمە ئەمەیان چییە؟ ئەمەشیان تقریبان هەر ئاینیشتەوەکو ئەم گردەڵەیە یعنی دوانمان هەیە گە خوانەکرد جا مناڵ بەردیان شتێک با پەکمان نەکەوێ باش ئەم تەختەیەش سوودی چێر هەیە هیچی بێ مەسئولیتی شیێرەمە وانە هەمووی مەسئولیتی خۆی هەیە ڕاستە ئەمە کاتێک لە شوێنێکەوانە بیلامانی ئاشەکە تەنزیمە ئەتەوێ ئەمە بیلامانەیە تۆزی نز بکەیتەوەیان بەرزیکەیتەوانێ بۆی تایمی خۆی وەرگێ بۆ پێەکەی پێەکە لە لەم دیوەیە ئالێرە دوای سیریەکەین
پێەکە بیلامانێ هەڵبەزەنی و دابەزینی تایە ئەبێت تۆزێ دابەزێ ئاردەکەی ورترە ئەگە بەرزی کەیتەوانێ بیلامانێ کوردی وەتانی پێڵە بڕوێت. کاک ساکۆ چۆنیت باشی کاک ساکۆ با بزانم تۆ لە بینی شار و لە بینی گوندی گۆرانگەیە کامیان زۆر پێخۆشە وڵی هەردووشیە هەردووشان باشە جیاوازی نێوان شار و لادێ چییە بزانم ئەتوانی ینی ئاوا جیاوازەهێنەکان چییە جیاوازە زۆر دیارەکان وڵا شار زیاتر بۆ ئیشی ڕۆژانە بەس گوندە شوێنێکی سروشتیە بەسەرم بۆ منە ئازانکی خانووی سروشتیە ئاوی سروشتیە هەوای سروشتی وانە باش با بزانم تا چەند خوێنوە تا هەشت لە قوتابخانەیە چی بۆ تۆ خۆشە خۆش ینی حەزێکی قوتابخانە بکرێتەوە وڵا بەڵ باشە زیاتر هاوڕێتێکت پێخۆشە یا دەرس خوێندن و کاتی دەوام ئەوانە تۆ ئێستا بەدڵنیایەوە لە مەکتب کۆمەڵە هاوڕێت هەیە ئێستا هاوڕێیانە کە مەکتب نەماوە دابڕاون لە یەکتری بەس کە چوونەوە بۆ مەکتب دیسان یەکتریە بیننەوە چی شتێکی مەکتب بۆ تۆ خۆشە دەرسەکانی و ئیتر هاوڕێگانیش بە زیاتر ئەگەر هاتی تۆ بۆ گوندی گۆرانگە زیاتر ئیشێکەکە یا پێت خۆشە چی ئیشە بکەیت وڵا ئیتر یارمەتی باوکمێ و ئەوە لێشەکانی باشە ئیشی لادێ چی زۆر قورسە ینی بۆ ئێوە کە وردە وردە بەروبووم گەیشت کام ئیشان زۆر قورسە مەسەرم بۆ من ئێوە ڕەزی دێمتان هەیە بەژار بژار بژار ئی بەهارە زۆرتر بەس بۆ نمونە کاتی گوێست تەکاندن و ئەوانە ئەم ئیشەش ناخۆش نییە وڵا ئەوش ناخۆشە بەشی خۆی ناخۆشە لێ سەرکەوتوو ئینشاڵڵا کاکەجان دەست خۆش دەست خۆش كغفور السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. طبعا جارب على بيش عبالي بزانين هنگا كان درن فقيرن شن. والله هنگا كان تياتي درة. هنگا رشكة تيشياتي هنجي زركة فقيرة. جا والله وبا كاميرا معنا كانش ولو بانان ترسين بس بخوا هنگا رشكة آزاري شي زور ترى. أنا والله آزاري زور ما مصا. جا إن شاء الله بما نونان. ما مصا أمصابوي جاون برسيانا زور يعني بس يك توسخوا الدنيا يعني همش شكرا وما ما هنجي كسبوي دي جا تخوا تولى غورانغا شكريان بديت زو سيره يعني غورانغا بو خوشونيكي چوستانيه زرعاتان كردوا ام همو باخو باغاتا يعني وايلي هاتوا كشكراوي بيته بار ما مصا خوا خيري درنكات 18 كيلو هجوينم بزياو بخلق يعني ببي برامبر وايلي هاتبو بومني فرش عند زور بو ده امثال ارى والله او بخوادني ام بيت كواتا يعني بابا برسين امثال صالي هنغنيه لا والله صالي هنغنيه باشا تو بيملا هنغا كاني تو اما هنغالانا اما تشي ساليره مندر هنغالانا هاوين انا ما ايرك انا او كابلين كابوران دا ويتر اوم لوي دانا لبر باراني بايز ابي باران لو زنبيلانا نه دو جۆر کۆلەس ئەبینین کۆلەسێکیان تەختێ و سنووق و دروست کراوە یەکی تریشیان ئەم کۆلەسە درێژە کوردەواریە ئەوە زەمبیلەیە لە ئەم شواڵکی هەنارە دروست کراوە ئام شواڵکە باریکە بچووکانە بە زەمبیلەیش بۆ خۆت باشە بە چی قوڕداداوە قوڕەکە چییە قوڕەکە گڵەشین و ئەیم نەبێ شیاکەی حیوان پێوەی دێ نین بەس دیوی دەرەوە باشە ئەی تۆ پێم بڵێ چۆن ئەمە هیچی لەگەڵان ناکرێتەوە چۆن سەرپەرشتیانەکەی هیچ شتێکی لەگەڵ ناکرێت فەحسش ناکرێت بەڵام هەنگم هەیە 9 ساڵە ماوەتەوە
لەمانەشە ئەم سنووقانە هەنگ 3 ساڵ زیاتر نامێنێتەوە. ئێستا ئەم سنووقە ئێوە شانەی بۆ داهێنن وانە بەڵام ئەوە بە خۆی ئەبێ شانەکە خۆی دروستیەکە میێوەکەشی ئەسڵیە هەر هەمووی خۆی دروستیەکە. ئەگەر ساڵێک ساڵی هەنجوین بێ هەنجوین بێ هەنجوینی ئەوە دەرەجەیەکە ئارەوەڵە لەبەرەوەی ئەمە زۆر کەزمەوەی بۆ دانێ پار من بڵێن 20 هەنگمە بۆ میێوم بۆ دانەنان ئەم میێوەیە ها لە بازار هەیە بۆم دانەنان کوتم وەڵڵاهی با وەکو ئەوانە هینەکەشی ئەسڵ بێت کەسی سەیرەکەم نیوە سنووقەکان بە ئەکسەوە شانەکانی هەڵبەستووە ئارەوەڵە بەس هەمووی ئاسڵ بوو. بابزانم لێرە هەنجوینی ئێرە زیاتر چ گوڵێکە؟ هەنجوینی ئێرە زیاتر گوڵی دڕەکەەوەی کە ئەڕێ و دڕووکە هینەکە ئاگرێ ئەجا پنگە هەیە نەعنا هەیە گوڵی هەنار گوڵی شوالە ترشکەمە لێرە بەس گوڵی شوالە زۆر زۆرە زۆر بەس ئەم کاتانە چ گوڵێک هەیە؟ ئەم کاتانە هیچ گوڵێک بەس گوڵی ئەو زەرعاتانە ها بڕکەترۆزی ئیتر خەیار و ماش و ئەو ماشانە ژێستا هینیان پێوە کڵوک هەمووی پێوەیە نیشن. ڕاوەستە ستۆپ چۆنی باشی ئەم عەرەبانەی بۆ کوێ بێ بۆ چی پێکەن؟ ئەخریشی چی بەردی پێلابن خۆڵی پێلابن چی پێکەن؟ ئەوە ئەی تۆ ئێستا لە کوێ هێنات؟ لەسەرەوە تۆ توانی کەسێک مناڵێک سوار بێ لێ خوڕیت؟ ناتوانی لەبەرەوەی کەوێت وایە نابێ مناڵی سوارکەیت وایە ئەبێ شتی تری تێکەی ئەگەر گەوڕ هەبوو پێی بماڵن یان خۆڵ هەبوو باش و بەرد هەبوو تێکەن و پێی لابن وانە دەبڕۆ بزانم بۆ کوێ بێدی دافتا وسلام عليك السلام بخير بي سابچاو چۆنی دەنگ و باس تەندروستی لەخوا بەزیان خوا ڕۆزە جۆم تەواویش نییە سەری قوڕکم ێشێ خی گەورە شیفا بێ خوا بێەوەی بیسە دافتاوە با بزانم تۆ بە ئەسڵ خەڵکی گۆرانگەیت بەڵێ ینی ئەزانم دوای 9 دوو ئەوانە ئێرە ئاوادان کراوە پێشتر کە ئێرە ڕووخاوە ینی پێشەوەی بڕوخێ ماڵتان لێرە بوویەوە بەڵێ باشە ژیانی ئەو کاتە چۆن بوو ئەگەر ئاوا تۆزە بۆمان باسکەیت وەڵا ژیانی ئەو کاتێ زۆر لە ئێستا خۆشتر بوو زۆر واڵێن بۆچی خۆ ئەو کاتە عەزێت و مەرارەت و چوزانم زەحمەتی زۆر بوو بۆ ئەو کاتە خۆشتر بوو وەڵای ئەو کاتە دایم بەچێ و کەژەوە منداڵمان بە کۆڵەوە بوو دڵت ڕەحەت بوو دڵت خۆش بوو ئێستا دڵ خۆش نییە ئەڵێن گۆرانگە وەختی خۆی زراعتی لێکراوە تووتنی زۆر لێکراوە یەکێک لە ئیشە ناخۆشەکان مۆزوعی تووتنە
بزانم تۆ کاتە بەبیێت ئارەوەڵا ئارەوەڵا ساڵە بۆ چواردە فەردەتوتنمان هەبووە گوێزمان هەبووە هیچێکی بە زەحمەت نییە بەرەوەڵا زۆر بە زەحمەت بوو بەس بەخواستەرەوە ئێستا خۆش بوو ئەتوانین جیاوازەکەمان پێ بڵێ بۆ ژیانی ئێستا و ئەو کاتە چ جیاوازێکی هەبوو وەڵا ئێستا خەڵک هەر دانیشتۆ بەس لەشی ساغ نییە خوساتەواو نییە ئیش نییە بیکەی هەر لە ژوورەوە بزانم تۆ ئەم چێوانە گەڕاوی بۆ کنگر و کارد و چوزان بۆ شتانە ئارە وڵات تاوارە مازوون کردۆ بۆم چێوانەوە ئارە بەخوا ئێوە کەرێکم پێ بووی وارە بارم کردۆ لە مازوویە ناومەتەوە ینی ڕەنگە تێڕەیەکی پڕ مازوێنە ئارە وەڵا ئەی جگە لە مازوو گۆیژ و ئەو شتانە هەرمێ چێوی لەو ئەم شتانەی لێ نەبوو ئەو هەرمێ چێوی لەمان نییە کەنگرمان هەیە کار قاچکمان هەیە ئەچوین ئاخرەوە لە گومەوە لەسەرێ مەگەر وەڵارە ئەم چێوەی خۆشمان پێوێتی ڕێواسی پێوەیە کەنگری پێوەیە قاچکی پێوەیە ئەچوین ئەفتا بۆم باسی ئێستاوە گەنمەکەت شۆردەوە و کردە ناو ئەو منجەڵەوە بۆم باسی هینکە بۆم باسی گەنم کوڵاندن ئەو هەر ئێستا وەکو جاری جاران ئێستا ئەیکوڵێنەوە نیە بەڵێ وەڵا ئێستاوە ئەیشۆینەوە و ئەیکەینە سەر ئاگرە بێ بکوڵێ جوان جوان بکوڵێ کە سەرقنگی گەنمەکەی لی تەقیە بێ دای ڕێژین ئەنجا کە دامان ڕژ هەریەخەین وشەگە بێتەوە هەمیسانە بێ بێنین لە گوێنیا جوان بیکوتین ئەوە بڵێم بزانم تۆزێ مەیلە و لینجە بێ ئەنجا بزانم داگرن زۆر بکوڵێ کە زۆر کوڵی دوایی ئەبێ بە خۆڵ ساوەرەکەی ئێستا ساوەر کوڵاندن هەتا بێ بەدان و لەو هەڵخستن ئیشی ژنانە بەس دوایی کوتانەکەی عیدی ئایدی پیاوە ئەوە جاران ئاکردە دۆڵەوە هەر پەیوەندی بە ئافرەتانەوە هەبوو بەدەست ئان کوتاوە ئێستا کردووە ماون بەم داگرنێکە خەڵق داگیرە و ماڵ هەموو ڕووخان ئەو دەست و دۆڵە نەماون جا ئەزانی چی هین بوو عادەت بوو مناڵ و ئەوانە کوڕێشکە ئەوانە بە دەور و خولی مەنجەڵەکەیە چاوەڕێوانە کرد بێ بە دانوولە و ئیتر بۆیان تێکەن ئارە وەڵاست دانوولەمان بۆ تێکرد و خوێن پێوا کرد و بە کەوچک دانیشتن ورد و بچووک و دانیشت نیان خوات چۆنە ئێوە حتمما لە شار ساوەر ناکوڵێ زەحمەتە دێنەوە لە لادێ ئەی کوڵێن هەر بۆ ئێرە یاخود دەیبێنەوە بۆ شار ئایبەن بۆ شارە ئەوە ئێستامە ئەمڕۆی شارە هاتون لە شارەوە ئای کوڵێن و لێرە ئەیکوتن و بلامانە ئەی هاڕن و ئەیبەنەوە بە دەستاری دەست ینی بەدەستاری دەست بەڵێ بە دەستاری دەست ئەی هاڕین ساوەرەکەی خۆشترە هەرۆ لەو بە ئاژەی هاڕی ئی دەستارەکان خۆشترە بەس تۆ پێم بڵێ هین دەستار ماوە بەڵێ ماومانە ئارە وەڵا دەستاری قەدیمە قەدیمە وەختی خۆی شتێکیانەگو داوە کولێرەی ئارساوەر ئەو کولێرەیە چی بوو بە چی دوورسانە ئەو کولێرەیە ئێستا ئاردی ساوەرەکەیە ئەی شوینەوە پوش و هەچی پێوەی بێ ئەڕوە کە پوشەکەی ڕۆیی هەر بیلمان تۆزە وردەی ساوەرەکەی ئەمێنێتەوە ئەنجا دوایی جوان جوان ئەیشێنەوە کەرە و زیتیەکەین پیازی وردی بۆ هەنجرین ئاردی تێوایین و کەین بە کولێرە ئاشیرنەوەبی زۆر شتێکی بەتامە دا حی پێستا حەزنی ئەمڕۆ کولێرەیەکە بخوات لەوانێ بڵێم وڵا 30 ساڵ زیاترە شتی واب نەخواردووە ڕاستەکەی زۆر کەمە چنکە لادێ نەمابوون ئەم شتانە نەماون ساوەر کوڵاندن نەمابوو ئەم ساڵ ئێستا بڵێ کولێرە کەرەوەزی تێەکەم و پیازی تێەکەم خەڵک پێ عجایب بەس نازان هەتا نێ خۆی نازانێت کولێرەی ئاساوەرچی وایە وەڵا خەڵق نازانێت چییە دەستوچاوە خۆش بێ سەلامەت بیا خوا بەخێرێن دەست خۆش مەمنونی سپاس قوربان سەلام عەلەیکم عەلەیکم سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه بەتۆڵن مەلا عوسمان بابزانم ئەم کاک مەلا عوسمانە لە چیوە وەرگرتووە وەڵاهی سەرەتا بەخێر بێن سپاس بەخێر بێن یاخوا وەڵاهی من هەر لە مناڵیمەوە ئیترم شۆرەتەم بەسەرا بڕاوە کە نوێژ و پێشنوێژیم کردووە ئیتر پێم ئەڵێن مەلا عوسمان لە مزگەوتا لەخوا بەزیاد تۆ ئێستا ئەنجومەنی لە گوندی گۆرانگە بەڵێ بابزانم دەی گۆرانگە ڕوو لە ئاوەدانیە ئەلحەمدوللا ئەو هۆکارانی کە دەیەکانی پێچۆڵە بن ئایا لە گۆرانگەش هەیە ینی دڵمان خۆش بێ بەوەی کە گۆرانگەیەکان گوندەکەی خۆیان خۆشەوێ و حەزیان لەو ڕەسەنایەتیە و بەجێی نایڵن سپاس بخوا گۆرانگە گوندێکی ئاوەدانە جارێ ئەوە سپاسی خوای گەورەی لەسەرەکە کێشە و مشکیلە لە گوندەکە نییە گوندەکە ئاوەدانە دەستی خزمەت گوزاری پێوە دیارە بنکەی تەندروستی هەیە مزگەوتمان هەیە پرۆژەی ئاوی خواردنەوە هەیە ئاوی کشت و کاڵ هەیە لەخوا بەزیاد بە کێشە و مشکیلەی نێوکو خۆشتانەی بینن دێکی ئاوەدانە هیچ کێشە و مشکلەیەکی تیان نییە ئەوە جێگای دڵخۆشیە سپاس بەخوای گەورە
کاک مەناوسمان من نازانم تۆ بیرت دێ یان نا بەس بیستومە ئەڵێن گۆرانگایەکێک بۆ لەو دیانەی کە وەختی خۆی مەسەلەن بۆن منە 20 نەقیزە 30 نەقیزەی تیاوە کاڵەن نەقیزە مەبەستیانەوەی کە ئەوە نەجووتەگایی تیا بووە و ینی شوێنێکی ئاوەدان بووە و بابوو باپیرانی ئێمەش ئیتر خۆخوار شوێنێک کە ڕقانی و بەردەڵان بێگەنە هەمویان چڵاوە بابزانین تۆ شتی وا ببیرێت وەڵاهی ئەوەی کە من بیستومە لە ڕیسپیەکان ئەڵێن تەبەن خۆتان نەزانی ئیتر بەهۆی مێژووەکەەوە کە خەڵکەکە چۆڵی کردو ڕۆشتوە هاتووە ڕیسپیەکان ئەڵێن کاتی خۆی کە مزگەوت لە گوندەکە هەبووە نزیکی 20 بۆ 30 نەقیزەکە ئەوانەی کە بەگا جووتیان کردو هاتوونەوە لە مزگەوت بینیویانە کە بە دیواری مزگەوتەوە هەڵیان پەساردووە ڕیسپیەکان باسی ئەماکەن بەڵێ ئەی بابزانین ئەی باسی وڵاخە بەرزە و ئەوانە چووکە بۆ خۆ دەزانی ئێرە شوێنێکی بە ئاوا بڵێن شوێنێکی تەلان و هەڵدێر و شوێنێکی سەختە بابزانین ئیش چۆن مەسەلەن بۆن منە ئیش و کار کراوە چۆن ئەو بوومەی کە هەبووە مەسەلەن چۆن ساخ کراوەتەوە وەڵاهی خۆ دەزانی لە قەدیمە هەموو ماڵێک یان ئێستری هەبووە یان بیلامانەی گوێدرێژی هەبووە یان جووتەگای هەبووە خەڵک لەم منتیقانە ژیانی لەسەر ژیانیان لەسەر ئەوە بووە ڕەشە وڵاخیان هەبووەکو ئێستر ئەوەی کە من بەبیرمێ ئەڵێن کە ئالێرەوە مەسەلەن تەماتەیان بردووە تریان بردووە بۆ گەرمیان بۆ دیانەی گەرمیان لە گەرمیان لەوێەوە گەرمیان هێناوەتەوانێ لە بەرەوەی ئەم منتیقە سەخت بۆ گەرمی لێ نەکراوە گەرموجۆ لێ نەکراوە لێرە و بەرومووی کە هەبوویانە گۆڕیوانێتەوە لە گەرمێنەوە ئێتر دەخلودانیان هێنا و لێرە و میوان بردووە ئاڵ و گۆڕیان پێ کردووە ئەم شوێنانە لە بەروی ژنگەیەکی خاوێن و پاچی هەیە خەڵکی قەدیمیش تەمەەن درێژتر بوون بابزانین ئێوە کەسی واتان هەبووە لە گوندی گۆرانکایەکە تەمەنێکی هەبوو بێ کە جگای سەرنج بوو بێ ینی کەوت بێتە نزیکی 100 ساڵ سەر و 100 ساڵ شتی واتان بەڵێ بەڵێ هەبووە یەکێکمان هەبوو پورە ئاسمە خوالی خۆش بێ تەمەنی لە 105 ساڵ بۆ 110 ساڵ بوو وتی ئەگەر ئێستا چاوەکانم ببینایە ئەم توانی بچم لەو کێوەی سەرەوە مازوم کردا بەدار هەڵگەڕامایە من خۆمەوە لێ بیستووە لە 100 ساڵ تەمەنی زیاتر بووە بۆ 100 ساڵ بۆ 110 ساڵ 15 ساڵ ڕۆشتووە بابزانین پرسیاریشم کرد بابزانم عرف و عادەتی ئێوە زیاتر بە دیوی باو بڵێن شارباژێڕی ئەم دیوا هەیە یا مەسەرم بۆن منە زۆر پێیوەستن بە منتیقەی سیوەیل و ئاوا پاڵەداتە لای بانە و ئەوانە بابزانم کامیان کام عرف و عادەتی ئەو دی و زیاتر مەسەرم بۆن کاریگەری لە سەرتان هەبووە یا ئێرە وڵی هەردوو لا کاریگەری بەسەرمانە هەبووە بە حکمی ئەوەی کە ئێتر هەرێکەی لە شوێنێک خێزانی هێناوە هەمی ئێرانیش تاسیری لەسەر بووە هەم دیەکانی دراوسێن و شارباژێر و سیوەیلیش هەمووی وەکو تقریبان خێزانێکی لێ هاتووە بە هەردوو لا تقریبان ئەتوانم بڵێم ڕاستە بابزانم سنوورەکانی ئێوە بەچی گوندێکی ترۆشەوە ینی هاو سنوورن ئەم دەور و پشتان هەم بۆ منتیقەی سیوەیل هەم بە ئاڕاستی لای ماوەت و بە ئاڕاستی لای سوورە قەڵات و ئەوانە گوندەکانی دەوروبەرتان چۆن گوندەکانی خوارمانەوە گردەزبێرە ئەو لامان کەناروە دێگەڵا ئەو دیومان ڕەشەکانیە کوڕەداوەیە ئیتر مڕانەیە کانیشوانە هەر چوار دەوری ینی بە سنوورەکەمانەوە هەموویە ئێوە کوێستانێکتان هەیە ئەم کوێستانە نازام ئێوە تاچە نەچنە گومەوە بە باری سەرەوە هەیە مەسەرم بۆن منە گوندەکانی هەندێکیان کوێستانەکانیان نەبەخشن هەیە ئەیفرۆشێ بازم ئێوە کوێستانی واتان هەیە کە خەڵک تەکلیفتان لێ بکە حیوانار و ئەوانە بیدەنێ پوش و پاوانی هەبێ سەوزی هەبێ نازانم ئاوی هەبێ وڵی ئێمە کوێستانمان هەیە بەسەوەی کە خۆمان مەڕووماڵاتمان هەیە هەرێ بەشی خۆمانەکە بەس دیەکانی دراوسێمان ئێمە ئەڕۆین بۆ سنووری ئەوانیش دێن بۆ سنووری ئەمە بەڵام وەکو پارە و فرۆشتن هەتا ئێستانەمان فرۆشتووە بابزانم ئەو میوەجات و شتێک کە هەتانە زیاتر چ جۆرە میوەیەکتان هەیە ئێوە لە چکم گۆرانگە جاران بابزانم ینی میوەجاتی ماشەڵڵا ینی زۆر بەرچاو بوو زۆر بە نمونایە هێنرایەوە بازم ئەو میوەجات و شتە ئێستاش ماوە وەڵاهی بەداخەوە زۆر بەداخەوە ئێستا و بەرەکەتە نەماوە ئەوەی کە من بەبیرمێ لە ساڵی هەشتاناکە ئەم دی ئێمە ئەتوانم بڵێم ئەو میوەی کە لە گۆرانگە هەبووە بە تایبەتی گوێز و قۆخ و هەنار و ئەمانە ینی بە نمونە دێتەوە بەڵام زۆر بەداخەوە کوێسا خۆدانەبینن لەگەڵ ئەو کاتا بەڕاستی بەس خواکە یەکێکە ئەگەر وان نەماوە بابزانم پێشتر هەموو درەختێک ینی لێرە نانێژرا ینی باو باپیرانی ئێمە
تەنها مەسەلەن بۆ من جاری وا بۆ ڕەزێدێمێک بووە چوالە بووە نازام ترش بوو ئەمانە بووە بەس دوای ئەوەدانکردنەوە دوای ساڵی 92 ئەوانە بابزان چ درەختێک هاتووە بۆ ئێرە ینی پێشتر نەبووە وەڵاهی ئەوەی کە ساڵانی زوو هەبووە بە زۆری هەر ئەوە هەبووە بەڵام هەندێشتی تری تازان هێنا وەکو مێ و گوێزی ئیسرائیلی و بازە شتێکی تر قۆخی بەنەوەی کوتری و ئەوانەشتی تازا هاتووە بەڵام بە شێوە گشتیەکەی هەر ئەوانەی کە قەدیم هەبووە لەبەرەوەی ئەم هاو هەوایە بەس لەگەڵ ئەوەیە گونجێ و ئەوەی لێ پەروەردابێ باشە بابزانم تا چەند لە تەبایی گوندەکە ڕازی خەڵک الحەمدوللا تەبایە وەڵاهی سپاس بەخوای گەورە من نزیکی بۆ 25 ساڵان چوومەنی ئەم گوندەم سپاس بەخوای گەورە ئەتوانم بڵێم نمونەی گوندە کە بۆ 20 ساڵیشە بێ جار شتی پچکۆلە ڕوئایە بەڵام شتێکی وای ڕووناوە کە جێگای نیگەرانی بێ و ئەوەی کە بوو بێ خۆمان لەخوا بەزیاد بێ لەگەڵ کۆمەڵە لە خەڵکی گوندەکە چارەسەریەکەین و پێویستمان بەم لاولا نەبووە الله أكبر الله أكبر الله أكبر کاک حەجێسا خۆت حازر کرد بوو بەم دوانیەوە ڕۆی بە تەماشا بووی والله دەختی زەرعشتمێ لە خوارەتما پچمووێ زۆر باشە ئەمڕۆ جومعە بوو بینیمان الحەمدوللا مزگەوتەکانە قەرەباڵغا بابزانم خەڵکی گۆرانگە لەگەڵ دینداریا چۆنن ینی لەگەڵ عیبادەتا چۆن الحەمدوللا لەخوا بە زیابێتی بە گوێرەی هیچ کەسە بە گوێرەی توانای خۆی ئیوا هەیە بە قۆتری وا هەیە کەتر حەمد و سەنا بەخوا خراب نییە تر هەروە بێ لە دوورە دەست و هەموو جومەمان بۆ کرێ و ئیتر بە گوێرەی توانای خۆمان جەماعەتمان هەیە لەخوا بە زیابێ و یعنی جاری وا هەیە لە هەندێک شوێنەکە مەسەلەن بۆ من نزیکی شارە شارۆچکەیە کەچی مامۆسای ئاینی لێ نییە بەس ئەمڕۆ بینیم ئێوە الحەمدوللا مزگەوتەکەتان خەتیبی لێ بوو خوتبە هەبوو مامۆساکەتان لەکوێیە مامۆساکەمان لە سلێمانی و هەموو جومعێ دێ سارەمان بۆ گرتووە حسابی خۆمان هەموو جوعمێ سارای هێنەوەی باتەوانێ ماڵیویش ئاوەدان بێ خوا خێری بنووسێ ئیتر ئەو بێ بەرامبەر دێ ماڵی ئاوا بێخوا بووی بکاتە توێش و قیامەتی ئامین ئێمەش دوعای خێری بۆکەین ئینشەڵا مزگەوتەکەش زۆر مزگەوتێکی جوان بوو بەڕاستی ینی لەناو ئاوەدان ینی دڵی ئینسانی پێخۆش بێ ئەنی مەبەسم ئەوەیە بزانم مزگەوتەکە بۆ خۆتان کردوتانە ئەی خێرخواز بۆی کردوون بۆ خۆمان کردومانەوە خێرخوازی یارمەتیان داوین دەستی خۆشمانی تیا بوو ئیتر هاوکاریەکە هەمووی خۆمان بەس یارمەتیشیان داوین نەخوا بە زیابێ ئیتر هەروە بێ لەخوا بە زیاوی لەم پاشیە و لەم دوور دەستا ئیتر هەروە بێ بابزانمە هەر ئێوە هەر خۆتان بە تایبەتی ڕۆژی جومعە کە ئێوە مادەم مامۆسای ئاینیتان هەیە و خوتبەتان هەیە لە دیەکانی دیکەوە نان بۆ ئێرە بۆ جومعە دەستبێریشەوە دێ لە وڵاتیشەوە هاتن زیاد بڵێ دیگەڵیشەوە هاتن تر ئەوەی دەستبێرەوانە ئەو کەلی بۆ هاتم وێرە ئیتر لەخوا بە زیابێ جوعمان قەڵەباڵەکە ئیتر جوعمەشی دەرچێ ئیتر بێ جەماعەت نابین لەخوا بە زیابێ حەمد و سەنا بەخوا ئیتر باشین الحەمدوللا دەیخوای گەورە زیاتر ئاوەدانی بخاتە گوندەکەتانەوە ئینشاءڵڵا بەروباخشتان ئینشاءڵڵا بەرەکەتدار بێ با تاخیر نەکەین فەرمو خۆتبا دەی سەر چاوم خوا لەگەڵ خواحافظ سەر چاوم خوا لەگەڵ عەلەیکوم ئەسەلام چۆنی بەخێر بێ باشی وەرە ئەو کەناڵ و مەناڵەی نەما سەلامەت بێ ئەخوا ئەمە چەند مەتر ڕۆشتووە خوارێ بۆنەکەم 10 مەتر ئەبێت 10 مەتر بە تەما چەند مەتری من تا 27 مەتر ڕۆشتم ترسم نەبووە باش ئەگە خوا نەخواسە بۆ 27ی نەگەشتی تا ئاوێ ئەو 27 ئاو نەیهێشتۆ بڕۆم لەوانەیە زیاتر بڕۆم کەنەڕێ ئۆکسجینەوە هەڵام پێیا توانم بڕۆ بەخواتەوە داوا جاران بە قوڵنجی هەڵدانەخەن کەچی وازانم ێسا بە ئێڵتی هەڵدەکەنی ئادێ بزانین وەستا وەستا بەس ئەو هینە
ئەو بەرد و شینکەیە لەوانەیە ئەگەر بگاتەوێ ئینشاءڵڵا مەترسی ڕوخانیشی نەبێ ناوەڵ ئەمە زۆر قایم ئەمە پێویست ناکە بۆری و هەڵبەستن و کشت و کاتی ئەمەی وەبێنی هیچ شتێکی ناوێت ئەمانەمە لەبەر ئەوە کە بڵێن ئاوەکە پاک و خاوێن بۆ بۆخواردنەوە بەکاربێ بۆریەکانی بۆ دانێن ئینشاءڵڵا. باشە وڵا لەش ساغ بێ ئەخوا ڕۆژی چەند مەتر ئەتوانێ هەڵکەنی لە شوێنی ئاوەڕق وڵاهیتر ئەگەر مەحتەلم نەکرد لەسەرەوەیان خوا نەخواستە ئەو دوو ئامێرانەی کە لەسەرەوە نەمەقعدانە مەحتەلم نەکەن لەوانەیە مەترونی بۆ 2 مەتر بڕۆ. جامە بەست چییە ئەوە ئێستا ئەمە مەحتەلمان کردووی؟ نا ئامێرەکان ئەو مەقعدانە لە ئیش نەکەون ئەوانەی سەرەوە. باشە بۆ چرخ جیرێکیشت دانانە خوا نەخواستە پەچی کەوت بە سەتڵەکە بەوەی هەڵکێشی. حاصل پێمە پێتە؟ ئەویشم پێیە پەیژەشم پێیە. دەیخوا لەش ساغ بێ. پەیژەیەکی 20 مەتری پێیە خوارەوە لوولەکرێ. ئەمە ئەم لولەیە بۆ هەوایە؟ بەڵێ. ئێستا پێویست بە هەوا هەیە؟ نا ئێستا پێویست بە هەوای نییە و ئێستا دێشمە سەرەوە بە خراپەتی جەنابشتانەکەم. دەوەرە سەر بزانم چۆن دێ سەرە وەرە. کاک سۆرانەتوانی دایبەزێنی؟ دایبەزێنە بابێ هەر بابی بینیم زان چێ؟ بەسە بڕۆ بە سەرەوە کاک سۆران. ئەتۆ بیستوتە ئەڵێن بە گوریسی فڵان کەسی مەچۆرە ناو بیری؟ بەس باش ئەمەی خۆتە تۆی خۆتە. وەرێنجا ئەوەش بەدەست خوایە. ئابەمەی بووە تا بوو ناتوانانی بچێ خوارێ؟ ناوە بەڵێ. جا بۆ بەوەی ناتوانانی بچێ خوارێ؟ ئەمە خەڵک لێت ئێستاوانجی من ئەمە 11 ساڵامە ئیشمە و کاریشم بە ترسەکەی هەر نییە. سابیشم بۆ نەکردووە. برامە نیعمەتی خوایە ساڵام بە قادرمە ئەم بەر و ئەو بەر ئەمە نەیەکرا. پیا هەڵە قرسا. سلام علیکم. علیکم السلام دل. مامۆستا شلونی قوربان؟ باشی. چاو باشی. والله ماشەڵڵا ڕەنجی بیرانت گرتووە. وەڵا ئەنجا داخەتە دەستخۆش بڵێن دەسەڵاتی میشیشەکەم ئەمەیە و هەر مەجبورم ئەمەش بکەم و باشە چەند ساڵە ویشەیەکەی؟ وەخوامە تەقریبی 10 ساڵە بێ هەر لەم دەی خۆمان ئەما دەبیرم هەڵکەندووە. دەبیرت هەڵکەندووە. کوتم قوڵترین بیر چەندێک؟ 27 مەتر ڕۆشتم لە کانی سارد. ئەوش ئاو نەیهێشتووە. ئارە وەڵا. تۆ پێم بڵێ پێشەوەی بیرێک هەڵکەنی چۆن نەزانێ و شوێنە ئاوی هەیە؟ من نازانم. فاحسی جیۆلۆجی ساحەبەکەی بۆ ئێنێ. ینی هەموو بیرێک شەرتە فاسی جیۆلۆجی کرێ؟ شوێن هەیە سا بڵێن بۆ نزم ئەم بیرە کابرا پێوتە بە 10 مەتر 15 مەتر ئەگەیتە ئاو لەوانەیە ئەوەی تریان نەیهەوێ. چکە بەقەیم بسەوای ئەمە بڕۆ لەوێ بۆ چیەتی. باشە بە تەجروبەی خۆت تۆ تەجروبەش مهمە. با بزانم گەیتە پێشەوەی بگەی ئاو ئەگەیە چی؟ ئەمە ئەم بیرە پێیان وتیان بە 6 مەتر ئەگەنە ئاو. من بە کابرای ساحەبیم وتم بە 10 ناگەیە ئاو. چکە من ئەوەی کە هەڵیەکەنم ئەزانم ئاوەکە لە پێشمەوە دوورەیان نزیکە. ئێستاش دوێنێ پێم وتمە بە دووی کە ئەنجامە ئەگەر بگەینە ئاو سپاس خۆی گەوراکەین. لەش ساغ بێخوا ئەم ئیشە ئیشێکی قورسە بەڵان شەڵا ئیشێکی حەڵاڵە. وڵایەتر خۆی گەورە پەنا بە هەموو لە ئابای شەڵابی حەڵال بێ. ئەگەر ئەمە حەڵال نییە ئەم چاڵە بە خوارێ هەڵیکەنی 27 مەتر. وەڵا لەش ساغ بێ لەش ساغ بێ ئیشێکی باشە. تۆ قوڵنگ بەکار نانی؟ پێم نییە هەر نیشمە. بەس سێڵتیم پێ و ئەم دوو مەسعەدەم پێ و پەیژەیەکم پێ و ئەتە شتەکانم مەزبوطە لە خوا بەزانێ ئەچیەوە خوارێ؟ دەبڕۆ کاکە با بڕاتە خوارێ. با بڕۆ. خواحافیز بێ ئاخۆ. خواحافیز بێ. خۆشەویستان بەڕاستی جوانی گوندی گۆرانگە و هەروەها دڵ و دەرونی باشی خەڵکەکەی وای کردووە باوەڕەکەی ئەمە لە بەیانەوە تاکو ئێستا کە دوانیەوە ڕۆیە لەناو گوندەکە دێن و دەچوون و هەڵە سوڕێن هەسمان بە ماندووی نەکردووە. دڵنیام لەوەی کە ئێوەش ماندوو نەبوون لە بەردەم بەرنامەکەتان پێخۆش بووە چونکە سروشتی گوندی گۆرانگە بەڕاستی زۆر زۆر جوانە. خی گەورە وا بکات کە هەمیشە ئاوەدان بێ ڕوو لە چۆڵی نەکات چونکە ئێچێک لە کێشە هەرە گەورەکانی گوندەکانی ئەمەوە کە گوندەکان چۆڵە بن بەو هیوای ئینشاءڵڵا گۆرانگە زیاتر ئاوەدان بێ. بۆیە کاتەکە ینی لە کەمیە کاتەکە گەشتە کۆتایی بۆیە دەبێ ماڵاواییتان لێ بکەین تاکو بێ گەشتنەوەیکی دیکە و
جێگەیەکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ